خۆشەویستان بەردەوامین وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دیسانەوە بەم کۆتایی مانگە دەچێتەوە بەغدا دەیانەوێ داوای 600 ملیارەکە بکەن بڵێن تۆزێ گورجگۆڵ بن پەلەی تیا بکەن و دوێنێ ڕاگەندراوێکشان بڵاو کردە وەزارەتی دارایی دەڵێ حساب و کتابی ئەم سێ مانگەمان ناردووە بۆ بەغدا چیمان سەرف کردووە چی داهاتمانە بووە خەرجی داهاتمان ناردووە بۆیان هی ئەم سێ مانگەی ڕابردوو بۆی نەڵێن داهات و حساب و کتابتان ساف نییە و ناڕوونە ئۆفدێکیش دەستنەوە بەغدا بۆی کە لانی کەم سێشەمە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا ئیتر قەراری کۆتایی لە 600 ملیارەکە بێرێ گفتوگۆکەین لەسەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئەنی بۆ دواکەوێ خۆ سوودانی قەراری یا 3 مانگ 600 ملیار بەسەرێکەوە بنێرێ ئەمە بۆ هەموو مانگێ دواکەوێ لە کاتێکدا کە باسیش کرا کە لێک تێگەشتنی تاو هەیە لە نێوان ئەو وەفتەی کە سەردانی وەفتەکەی هەرێمی کوردستان کە سەردانی بەغدای کردبوو باس کرا کە لێک تێگەشتنی تاو هەیە بەڵام تا ئێستا 600 میلیارد دینارەکە نهاتووە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا بەڕێزیان ڕاوێژکاری یاسایی لە هەولێرە و لەگەڵمانە دکتۆر سڵاو لێبێ بەیانیت باش بە خوێندنەوەی تۆ بەڕوانینی تۆ کە قەراردرابوو لە 600 ملیارەکە ئەیە مانگە بۆچی تاخیر بوو قەراردرابوو بۆ 3 مانگ بێت ینی ئێستا مانگە بۆچی تاخیر بووە بەغدا گێچەڵ بە هەرێم دەکا یان هەرێم حساب و کتابی ناڕوونە باڵێ بەیانیتان باش و بەیانی بینەران و بیسەرانی کورسات باش بێت هیوا ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم هەمیشە ڕوئیایەک لە عێراق هەیە کە سەیری ئەوە دەکات دەبێت هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابوووریۆ لاواز بێ حەزەکەن مامەڵەیەکی وەکو یەک پارێزگا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن ئەوە ئەو کێشەیە ئێستا نیە پێشتریش لە سەر ئاستی عێراق بوونی هەبووە بەڵام ئەو کاتە کورد لە عێراق لە ڕووی بەرنامەی سیاسیەوە لە ڕووی یەکدەنجی و یەکڕەنجیەوە ئەو کات بەهێز بوون نەیانتوانیوە مەرامەکانی خۆیان بەجێ بگەێنن پەرتەوازەیی کورد لە بەغدا وای کردووەکەوە ڕوئیایە لە عێراق ئاکتیڤ ببێ کە ئەجندایەکی ئیقلیمی کاری لەسەر دەکات ئەوەی لە عێراق ئێستا دەگوزەرێ لە پرسی دەستور و لە پرسی یاسا دەرچووە ئەوەی دەکرێت وەک عەرەب گۆتەنی توفرەز وفقە مەعایر سیاسیە هەمووی کێشەکان پەیوەندی بە سیاسەوە هەیە بەڵام ئەو نایە لە ڕوە سیاسیەکەوە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بکە هەر جارێ بە بیانوویەک ئەو کۆتا جاریشیان بە بیانووی پاکتاو یان حساب ختامیان تەرە میزان مراجعە داوایان لە هەرێمی کوردستان کردووە ئەوەی ڕۆژێک لە ژمێریاری کاری کردبێ ئەزانەیە کە حیسابی ختامی هەر ساڵێک لە کۆتایی ساڵدا ئەنجام دەدرێت نەک لە دوای هەر سرفەیەک داوای پاکتاو بکرێ بۆیە ئەو یاریە حکوومەتی عێراق لەگەر هەرێمی کوردستان تاوەکو ئێستاییکە هەرێمی کوردستانیش ئەبێت جارێ ناچارین ئێمە بەدەنگ داواکانی ئەوان بچن کە داوای میزان مراجعەکەن ئیجتیهادێکی شخصی وەزیری داراییە بابیکەن بەڵام ئەگەر لە دوای بەردەوامبوونی دوای جێبەجێکردنی سەردەم ڕاستپاردەکان حکوومەتی عێراق بەردەوام بوو لەسەر ئەو کارە ئەو کاتچی ئەبێ ئەو تەبعانەوە وەڵامە زۆر هەڵەگرێ ئەگەر پێویستکە باسیەکەی زۆر باشە دکتۆر وەک سەرەتا ئاماژەم پێ کرد کە لە کاتێکتا کە وەفدی هەرێمی کوردستان لە ڕابردووە سەردانی بەغدای کردبوو باس لەوە کرا کە تێگەیشتن و تەواو هەیە لە نێوان هەردوولا و لە ماوەیەکی نزیکدا 600 میلیارد دینارەکە ئاگات بەڵام تا ئێستا 600 میلیارد دینارەکە ناتوو کێشە هەیە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێن کە چ داواکاریەک ماوە لەسەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە جێبەجێ بکات و کێشەکانی نێوان هەردوولا چارەسەر بێت لە کاتێکا کە حکوومەتی عێراقیش داوای کردبوو کە ژمارەی فەرمانبەران هەروەها داهات و موچەیان ڕادەست بکرێت ئەمانەش کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام لە ئێستا چی ماوە بۆ ئەوی کە جێبەجێ بکات و پارەکە بگات دوای ڕێککەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان و مامەڵە پێکردنی لەلایەن سۆمەوە سەرجەم کارەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە
بە شەهادەی سەرجەم ئەو لایەنانەی کەوا لە ناو حکومەتن بە تایبەتی پارتی و یەکێتی و گۆڕان هەمویان ئاماژە بە ئەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم ڕاستپاردەکان و ئەو مادانەی کەوا لە نێو ڕێکەوتن نامەکەدا هەیە پەیوەست بە پرسی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ڕادستی عێراق کراوە. دوایش چەندین لێژنەی چاودێری لەلایەن حکوومەتی عێراق هاتۆتە هەرێمی کوردستان کاریان لەسەر ئەو دۆسیەدارانە هەیە کە لە هەرێمی کوردستانێت چ پەیوەستە بە بواری نەوتەوە، چ پەیوەستە بە ژمارەی فەرمانبەرانەوە، چ پەیوەستە بە بایۆمەتریەوە، ئەوانە هەموو کاری لەسەر کراوە. بۆیە ئەتوانین بڵێن لە دوای 25 سی 2023ەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر شەفافانە کارەکانی خۆی ئەنجامداوە، بەڵام وەک باسمان کرد ڕوئایەکی سیاسی لە عێراقەیە کە هەمیشە ئەوێتی لە ژێرناوی کاروباری تەکنیکی پرسەکانی هەرێمی کوردستان لە بوارە جیاجیەکاندا تاخیر بکە، بەڵام ئەوەش نابێ حکوومەتی هەرێم تاسەر نەی بێدەنگ بێ، ئەبێ پارت و لایەنە سیاسەکان یەکدەنگ و یەکڕەنگ لەتوانن لە ڕێگای دادگای فیدراالیەوە، ئەگەر لە ڕێگای دادگای فیدراالی نەبوو تۆ کارتی فشاری بەهێزت هەیە بە مەرجێک سەرجەم لایەنەکان پێکەوە ئەو هەنگاوە بەهاوێژن لەوانەیە ئەگەر لایەنێکی سیاسی تاکلایەنە بۆ ئەو بابەتە بچێ موفق نەبێ یا خوشتەکە لە بەرژەوەندی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان نەشتێتەوە، بەڵام ئەگە بە یەکدەنجی و بە یەکڕەنجی بۆ نمونە لە ئەگەری بەردەوامبوونی ئەو زەختە سیاسی و ئابووری حکوومەتی عێراق لەسەر هەرێمی کوردستان باشترین کارتی فشار ئەوەیە سەرجەم ئەو لایەنانەی کەوا بوونیان هەیە لە عێراق لەسەر کۆمار و وەزیر و ئەندام پەرلەمانەکان وەتاخوات ئەنی ئەتوانن تۆ لە بە یەکدەنجی هەموو حزبەکان لە حکوومەتی عێراق بکشێنەوە، ئەو کاتە تۆ حکوومەتەکەی سوودانی تووشی شەلەری دەکەی بەڕاستی و کاریگەریشی نامێنێ و دەنگدانەوەی ناوەخۆیی و ئیقلیمی و نێودەوڵەتیشی لێ دروست دەبێت. بەڵام ئەو کارتە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتیلانەکان وایان پێ باشە بکرێتە ئاخیر کارت. بۆیە تاکید لەسەر ئەوە دەکرێتەوە پارت و لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان کێشەکانی خۆیان لە ناوە خۆیان بمێنێتەوە، دۆسیەی هەرێم دائیمەن لە دۆسیەی بەغدا یەکلایی بکرێتەوە. ئەگەر کێشەشمان لە نێو ماڵی خۆمان هەبێ دەبێت لەسەر ئاستی عێراق لە بەرخاتری حەقی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئێمە دەبێت یەکدەنگ و یەکڕەنگ بین. باشە دکتۆر، ئەوەی دەیبینین ئێستا لە بەغدا ینی مانگانە بەڵێن دەدرێ وعد دەدرێ کۆبوونەوە دەکرێت، بەڵام لەسەری مانگدا کە فەرمانبەران موچەخۆران چاوەڕی موچەکانیانن موچە نایە و دواکەوێ. ئەمە یاریکردن نییە باست و شعوری فەرمانبەران، باست و شعوری موچەخۆران بە گشتی لە هەرێمی کوردستان، یعنی ئەمە تۆ چی لێ خوێنیتەوە؟ بەغدا دەیەوێت چی بڵێ بەمە؟ شتێک هەیە زۆر ڕوونە، طبعاً زۆریش نایاساییە پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە قەرز لەلایەن هەندێک بانقەوەکە فەرمانبەری ئەو وڵاتەوە لە چوارچێوەی دەستوری عێراقدا خۆی ئەوە پێچەوانەی یاسایە و پێچەوانەی دەستورە، ناکرێتەوە موچەی بەشێکی زۆر و چەند پارێزگایەک لە سنووری وڵاتەکەت لە ڕێگای کۆمپانیایەک تۆ بە قەرز بیدەی. دەبێ پرسی موچە لە پرسی شایستە داراییەکان جیا بکرێتەوە، ئەو بەو معنایی نا حکوومەتی عێراق خۆی بێ موچە ڕاستە خۆدا بەشکە. بۆیە ئێمە ملیارێک و 400 ملیۆن دینار پشتی هەرێمی کوردستانە، لەو ملیار و 400 میلیۆن تقریبا 900 ملیارێ ئەبێ بۆ موسا. تۆ ئەگە کێشەیەکت هەیە لەسەر پارەکە لەسەر هەر بند و بابەتێکی تری ژمێریاری تۆ دەتوانانی لە مەبلەغەکەی تر بیشتێنی. ئەوە لە هەر ئەوی کە پەیوەستە بە موچەی هەرێمی کوردستانەوە ئاراستەی ئەو بانقانە بکرێتەوە معتەمەدە لەلایەن حکوومەتی عێراقەوە لە هەرێمی کوردستانە لە ڕێگای وەزارەتی داراییەوە موچەکان دابەش بکرێت. بەڵام باسمان کردی ینی خۆشتەکان زۆر وازح دیارە، ڕوئای هەیە پێشتریش هەبووە لە سەردەمی خواڵێ خۆش بوو سەرۆک مام جەلال و سەرکردایەتی سیاسی کوردیش کە پێشتر لە بەغدا هەبوونە ئەو شتانە هەبووە، بەڵام ئەو کات کورد دوو مەرجەعی زۆر گەورەی هەبوو لە هەرێمی کوردستان، سەرۆک بارزانی بووە و لە بەغدا سەرۆک تاڵەبانی بووە و توانیویانە منسەجم بن و ڕێک بن لەسەر پرسەکان و یەکدەنجی و یەکڕەنگیەکی بەهێز لە بەغدا پێشاندە نەتوانن ئەو لایەنانە داخوازیەکانیان فەرز بکەن بەسەر هەرێمی کوردستاندا. بەڵام ئێستا ئێمە لە بەغدا چۆنین؟ هەر حزبێکی سیاسی لە عقارێکی سیاسیدایە یەکگرتوونین بگرێنەوەی جگە لەوەی کەوا ئێمە لە بەغدا نەمانتوانی مافەکانی هەرێمی کوردستان بە تەواوی زاب بکەن، خەریکی قۆڕلێک دانین بۆ یەکتریش لەوێن دەرێ.
يعني من هەر لەو بەرنامە لەو کەناڵی بەڕێستان باسم کرد سەدانەوەتی سکاڵاکان لەلایەن خودی کوردەوە تۆمار کراوە دژ بە هەرێمی کوردستانەوە سەدا 10 عەرەبن کەواتە ئێمە نەمانتوانیوە پرسەکانی خۆمان کێشەی نێوماڵی خۆمان لە هەرێمی کوردستان چارەسەر بکەین بەنامان برد بۆ بەغدا دەستی بەغدامان هێنا ناوە خۆی هەرێمی کوردستان وامان زانیم ئەگەر ئێمە نەوەت ڕادەستکەن کە وەک پێشتر باسەکرا پارە بە لێشا و دێ و کوردستانە بێ بە شامی شەریف و دیتیشمان مەرامەکە زۆر لە موچە گەورەترە زۆر لە بودجە گەورەترە ئەوان ئامانجیانە کیانی سیاسی هەرێمی کوردستان بە ئامانج بگرن و لاوازی بکەن بۆیە لەسەر پارت و لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی وێچێتی پێویستە بەرنمەیەکی ڕێکوپێک بەرنمەیەکی استراتیژی کوردخایان و درێژخایانیان بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقدا هەبێت چونکە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەوانەیە نەتوانن زیاتر تەحملی ئەو قەیرانە داراییە بکەن لە هەندێشم تاوەکو ئێستا مامۆستا دەوام ناکە دکتۆر بەڵێ ڕەنگە ئێستا موچەخۆرێک بەرنامەکە ببینێ بڵێ دکتۆر ینی ئێمەش خەوارەکەمان خۆش دەوێ هەرێمەکەمان خۆش دەوێ بە خوێن هێزاران شەید دەیان هەزار شەید بەرەماتەوە بەڵام ینی ئەم باجە بۆ هەر ئەبێ فەرمانبەر و موچەخۆر بیە ینی بۆ سیاسیەکان مەسەلەن لە ڕووی داهاتەوە حزبەکان داهاتیان زیادەکە لەم دۆخەشدا ئەوە باجەکان فەرمانبەرەکەیە دەیدا موچەخۆرەکەیە دەیدا ینی باجی ئەم قەوارەیە تاکەی هەر خەڵکە ئاساییەکە فەقیرەکە موچەخۆرەکە بیە وەڵا بەرپرسیارەتی ئەو دۆخە بە دەرەجەیەک پارتویەکێتی هەڵێگرێ پاشان لایەنەکانی تری سیاسی بۆیە هەموو جار ئێمە لە بەرنمەکان لە چاوپێکەوتنەکان باسدەوە ئەکەین ململانە سیاسیەکان مزایدەی سیاسی لە ناوەخۆی هەرێم مەی بەنە بەغدا بۆیە بالفعل تەحملی بەرپرسیارەتی ئەکەن ئەش بێ ئەو لایەنانەی کەوا پێشتر ئاماژەیان بەوە دەکرد ئەگەر بوجە و نەوت و هەموو شتێکی هەرێمی کوردستان تەستیم بە عێراق بکرێ عێراق هیچ کێشێکمان بۆ دروست ناکاو موچە و هەموو شتێکی هەرێمی کوردستان دەدا ئەبێ ئێستا ئەوڕۆ ئەوانش بە هەمان شێوە بێنە سەرخات ئێمە هاوکار بوون لەگەڵتان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەی بۆ تا ئێستا ئێوە دووبارە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانتان بە ئامانج گرتووە کوا ئەو لایەنانەی کەوا بە تایبەتی پێشتر داوای ئەوەیان دەکرد نەوت و هەرێمی کوردستان ڕادەست بکرێت کواست بۆ ناچن سکاڵا لە دادگای فیدراڵی تۆمار بکەن بۆ بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و بایکۆتی کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق ناکەن چۆن پێشتر واژوتان کۆ دەکردەوە لەسەر تەسلیمکردنی سەردەم شتەکانی هەرێمی کوردستان ئەی ئێستا بۆ بێدەنگن بۆ دەنگتان نییە ئێخۆ مێژوو ڕحوم بە کەس ناکات ئێمە لە هەرێمی کوردستان ئەوە ساڵی نەوەتەکان نییە هەموو شتێ بە دۆکۆمنت کراوە هەڵگیراوە بۆیە وەڵا لە پارتیەوە بگرێت تا حزبەکانی ترکەوان وێنەریان لە عێراقەیە بەرپرسیارەتیان لە ئەستۆیە و تەحملی ئەو دۆخەش دەکەن کە لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە کەوا بەڵێ هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی ئەو ململانەیە کەوا ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە. زۆر باشە دکتۆر ئەتوانین بڵین کە بەشێک لە کێشەکان لە ئێستادا ئەوەیە کە هەرێم داواکات هەندێک لە مادەکانی پێیوەست بە هەرێم لە پرۆژەسای بودجە بلای هەرێما بشکێتەوانێ ئەتوانین بڵین کە کوچلەکانی ناو پەرلەمانی عێراق لەسەر ئەمە کۆ بنەوانێ و لە بەرژەوەندی هەرێما بڕیارەکە دەن وەڵام من متفائل نیم بەڕاستی بۆ ئەو بابەتە بەداخەوە لە دەسەردەمی پرۆژە یاسای بودجە کە ئێستا یاسای بودجەیە بە تایبەتی پارتی و یەکێتی ئەوەندەی کەکەتنە دووبەرەوە ئەوەندەی خەریکی سیراع بوون لەسەر هەندێک مادەکە لە هەرێمی کوردستان هەیە نەتواندرا ڕشتر ورتر بپڕژنە سەر ئەو مادانێکەوە لە پرۆژە یاسای بودجە هەبوو ئێستاش بۆ بە یاسای بودجە تعدیلکردنەوەی هەر مادەیە لە یاسای بودجە پێویستی بە دەنگدانی پەرلەمانەیە ئایا ئێمە چۆن ئەتوانین لایەنەکانی تر ڕازی بکەین بۆ ئەوەی ئەو مادەیە بگۆڕێ خۆتان بینیتان چه هەرایەک و چ کێشەیەکە بوو تا ئەو یاسای بودجەیە بەڕێکرا وەلەو من مادەکانی یاسای بودجەشم خوێندۆتەوە لە مادەکان ئاماژە بەوە کراوە پشتی هەرێمی کوردستان نەک بووجە پشتی هەرێمی کوردستان بدرێتە هەرێمی کوردستان لە ئەگەری ڕادەستکردنی 400,000 بەرمیلەکە ئەخۆ ئێستا هەرێم ئامادەیە 400,000 بەرمیلەکە بدە بەڵام ئەوە خۆی سۆمەیە ناتوانێت 400,000 بەرمیلەکە بگوازێتەوە مانگانە لە نێوان 80 تا 120,000 بەرمیل نەوت ئەگوازرێتەوە خوێندنەوەی تەفسیری مادەی یاسایی کێشەیە دیارە
کەوتونەتە هەڵاوە عێراق تەفسیرێکی هەیە بۆ مادە یاساییەکان هەرێمی کوردستان تەفسیرێکی هەیە بۆ مادە یاساییەکان ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئێمە هەموو جار ئەمن تاکید لەسەر ئەو خاڵاکەمەوە لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی و لایەنەکان ئێوە چێ کاندید دەکەن بۆ ناو پەرلەمان بۆ چێ کاندید دەکەن بۆ وەرگرتنی هەر پۆستێکی ئیداری ئەوە ئاساییە بیان دەنێ بەڵام بۆ عێراق بۆ شەڕکردن لەسەر پرسە دەستوریەکانمان لەسەر پرسە یاساییەکانمان ئەوانە کەسانی تایبەت بەخۆی و پسپۆڕ و شارەزای دەوێت تکایە ئەو کەسانە بنێرنە بەغدا بۆ ئەوی فێڵیان لێ نەکرێت مردین ئەوەندەی هاوارکەین ئەوەندەی بڵێن بەغدا پێویستی بە کەسانی پسپۆڕی یاسایی و شارەزا هەیە بۆ کۆکردنەوەی چەند دەنگێک ڕوومەکەنە هەندێک خەڵکەوە لە کۆتاییەکەدا شکست بە پرسیینەتەوەیمان لە بەغدا بهێنێ یاخود شارەزایی مادە یاساییەکان نەبێ. باسەکەین دکتۆر سپاس کە لەگەڵمان بێ سپاس بە ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بە وایەوەی تر ئەمڕۆ بەیانی 600 ملیارەکەش بگە وەکو بەشێک لە پەرلەمانتارانی عێراق دەڵێن تا سێشەممەی تر 300 ملیارەکە ئاگاوە سێشەمەش هیچی نەماوەتەوە بەیانی سێشەممە بە هیوایەوەی بگات.